دەمی خۆی ئەمانە پێیانە گوتن چەتە، بەڵام چەتە نەبوون. ئەمانە جۆرێک هەستی نەتەوەییان تێدا هەبوو. بۆ نمونە حەمەتاڵ، خولە پیزە، شەفەتەڵا، مەجی عەمەر، ئیسا چەتە بەداخەوە کە ئەوە دەوڵەت بۆ ئەوەی کە ئابڕووی ئەمانە بەرێ خەڵکی شەستی نەتەوایەتی لەو سەردەمەدا کەم بوو، ناوی چەتەیان لەسەردا دەناوسن. یەکێکی وەکو عەزە چەتە نەبوو. عەزە هەر کاروانێ ژنی لەگەڵ بووایە ئەوە لە سنە بەناوبانگە، یاخود وەک حەمەتاڵی بانا. بەڵێ حەمەتاڵ لە پێشە باسم کرد، باشە کتێبیشی لەسەر نووسراوە. حەمەتاڵ پیاوێکی زۆر ئازا بووە. ئەمانە دژی دەوڵەت و ژاندار بوو، دژی ئاغا و دەرەبەگ بوون بەڕاستی ئەو کاتە، چونکە ئاغا و دەرەبەگ لە تامیانە نەهێشت بوو. زۆربەیان پاڵیانەدا بە دەوڵەتەوە و پاشان ئەمانەش ئەیانزانی ئەو زۆم زۆرە چۆنە بە چاوی خۆیان دیتویان گەرەکیان بوو کارێ بکەن کە دژ بەو ڕاپەڕینە دژ بەو دەوڵەتە ڕاپەڕینێک دروستکەن، بەڵام بەداخەوە ڕاپەڕینەکانیان وەکو چەتەیی و دزی و ڕێگری ناو دەبن.